سڵاو خۆشەویستان، پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە تایبەت دەکەین بە کێشە و گرفتەکانی شۆفێرانی تەکسی لە سڕڕەی وەرگرتنی بنزیندا. لە ئێستادا دەبینین بنزین بە شێوەی تاکوجود دابەش دەکرێت و شۆفێران بە هەمووان بەگشتی کێشیان هەیە لە وەرگرتنی بنزینەکانیان و بە تایبەت شۆفێرانی تەکسی گلەیەوە دەکەن دەڵێن ئەو بەشە بنزینەی کە وەری دەگرین بەشمان ناکات و لە بازاریش بنزینی تیجاری نرخەکەی زۆر گرانە و کوالیتەکەشی زۆر خراپە. نازانین ئێمە بە فیت پەمپەکانمان ڕابگەین یاوە خود لە ئیشکردن بین یاوە خود غەمی ئەوەمان بێت کە کەی بنزین وەردەگرین. ئەم پرۆگرامە لە ناو ڕیزی وەرگرتنی بنزین لەگەڵ شۆفێرانی تەکسی تایبەت دەکەین بەو بابەتەوە بەو کێشەیە. لەو پرۆگرامە گفتوگویان لەگەڵ دەکەین و بابزانین کێشەکانیان چین و چۆن چارەسەر دەکرێت و پەیامیان چیە بۆەوەی کە ئەو کێشانەیان چارەسەر بکرێت. لەگەڵمان بن. ئەم لەوانێ قەناعەتم بێ بە سێ بڕۆم، ئەو لەوانێ قەناعەتنی بەچاری بەسێ نەڕۆم. حەلیکە نییە بڕێن کاکە بەنزینمان بدەنێ ناماندنێ. ساق تەکسیمە 7 ساڵە ساق تەکسیمە ساعب 1 دیناری نیمە. هەتا سبەینا ئەو وەختەیەشێ پاش سعات 11 هیچ نامینێ. قوربان سڵاوت لێ بێت و کاتت باش؟ باشە گیانەکەم. شۆفێری تەکسی؟ بەڵێ گیان. باشە لەکەیەوە لە سڕڕەی؟ وەڵام نشی سەعاتێک دەبی ئەوە نشی 20 دقە چارێکەوە. 20 دقە چەند سیارەت لە پێشمانی؟ وەڵا زۆر. ئەو بنزینە با 25,000 تێ دەکەی وانە؟ بەش چەند ڕۆژت دەکات؟ وەڵا بەشی ڕۆژێک. بنزینەکە باشە؟ ئەلحەمدوللا عیبینە. ئێستا وردە وردە بەرەو گەرما دەڕۆین. لە وڵاتی ئێمەش کە هەر گەرمادا دێ ڕۆژانە ڕووداوی سوتانی ئۆتۆمبیل بڵاو دەبێتەوە مەسەلەن ئەو سیارە سوتا لە بەرەوەی بنزینەکەی خراپ بوو. کێشەی فیت پەمپ و ئەوانە و کوالیتی بنزین چۆنە؟ کوالیتی بنزین باشە بێت؟ بەڵێ. کوالیتەکەی باشە؟ بەڵێ بنزینەکەیان باشە. ئەو بنزینە باشە؟ ئەی شوێنەکانیکە؟ خراپ. خراپە. چەند فیت پەمپ سوتایە تا ئێستا لەو فترەی؟ بەخوا نەسوتایە ئەلحەمدوللا. نەسوتایە؟ باشە. بنزین بە چەند تێ دەکەی؟ 690؟ بەڵێ. ئەگەر لە دەرەوە تێی بکەی بە سعرێکی گرانتر دەردەینی لەوت؟ ناوەڵە. ئەو بەش چەند دەکا بنزینە؟ وەڵا هەتا سبەی هەتا دووسبەی هەتا دەگاتەوە سڕێ خۆمان جۆتی. چەند سەعات دەبێت لە سڕە ڕاوەسێتە ئەو بای 25,000 وەردەگری؟ خوا سەعاتێک و نیو. ساعتێک و نیو. ساعتێک بەڵێ گیان. یعنی ساو دانەیشتان دەڕوە؟ ئەرێ وڵا ئیشەکە نیوەی ڕۆیە نیوە ئارێ دنیاش گەرمە بێت ئیشەکەی لە تاوەک ساعاتە. دنیا گەرمەوە دەبیت تەبریدی پێ بکەی و بنزینەکە زیاتر دەڕوە. ئەی دەمێ بزانم کرێی داخلی گران نەبووە؟ بەخوای عەسەب تەکسیە. عەسەب نەفەرە نەفەر لە نەفەر فەرقیە. ئێستا تو بە سعرش دەڕۆین بە سعرش کە دەڕۆمەوە هەیە. سایقەکانە؟ سایق هەر سایق لە سایق فەرقیە. ئەم لەوانێ قەناعەتم بێ بە سێ بڕۆم. ئەو لەوانێ قەناعەت نییە بە سێ نەڕوە. چاری بڕوات ئەگەر مەسەلەن بە چاری خەڵکی سوار بکەی هاوڵاتی گلەی ناکە کە گرانە؟ بەیچۆن ئەی چۆن گلەی ناکات دەمێک مەعامەلە لەگەڵەکە تا سەرەکەی. دەکرێت ڕۆژانە بە تەقریبی پێم بڵێ چەندیش دەکەی؟ بەخوا ڕۆژەزان یعنی ڕۆژەکە سابت نیە عیبری ئەم ڕۆژە سعرەکەەوە بیت. یعنی ئەو ویشەی کە دەکەی دەکاتەوە نیوە بۆ بنزین نیوەش بۆ خۆتە. ئەوەندە لە سڕی بنزین ڕادەوەستی نیوە لە بۆ بنزینیە؟ ئەرێوەڵا. قسە چیە پەیامت چیە؟ سعری بنزین ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبێ و کوالیتەکەشی لە هەموو جێکی وەکو یەک نیە بەڕاستی. دەتەوێت چی بکرێت خاستەن لە ئێستادا دەچینە ناو هاوین؟ وڵا داواکاریمانەوەیە بنزینەکەمان لۆ دابەزێن و سعری ئاسایی خۆی بیتەوە هەروەندە. کوونە سەحەتتان کووە؟ مامە جالەکەین و لە سڕێ ڕاوەستایی؟ وڵی تقریبان نیو ساعت زیاترە 45 دقە. نیو ساعت 45 دقە. چەند ساعتکە بەبەرت دەکەوی؟ وڵی بە 35 دقیقە لەوانەیە بەرمانکەوی ساعت و نیوە گەوها بەرمان دەکەی. جار وایە ساعت و نیوەکە جار وایە تا 2 ساعت چارەگە کەم دەڕوا 2 ساعت دەڕوا. لە هەفتەک چەند جار ئەو سڕەی دەگرن؟ وڵا ڕۆژ نە ڕۆژێک سڕێ. ڕۆژێک تاکە و ڕۆژێک جووتە. ئەوە ئەو تاک و جووتە حەلیە کێشەکەی گوێی کردیە؟ کورن نەوەڵە حەلی چی کردیە؟ حەلەوەی بە 2 ساعتی سڕێ بەردبکەی نەوەڵە. باشە چی بکرێ باشە؟ وڵا چی بکرێ بۆمان زیادکەن بنزیخانەکان زیاد کە ئێستا 4 بنزیخانەی بکەنە 8 بنزیخانەی بکەنە 6 بنزیخانەی بە تەکسی. وای بەس 2 ساعت بەرمان دەکەی بە ساعتێک بەرمانکەی بە نیو ساعت بەرمان بکەی ئەوە حەلەکەی ئەوەیە خۆی چکە لە حەلیکە نییە بڕێن کاکە بنزینمان بدەنێ ناماندنێ نەوەڵە بەزەوە ئەگەر ئەوە بێ ئەو بنزیخانانەمان بۆ زیاد بکەن باشترە سڕەکەمان کەمتر دەبیتەوە ئەوەندەوەی چکرد. 10 ساعتی سڕێ بگری هەر با 25,000 تێ دەکەی؟ ئەرێ وڵا حەزەکەی لە ئێستاوە تا سبێنێ سڕێ بگرە هەر 25,000. باشە کوالیتی بنزینەکەیان باشە؟ وڵی خراپ نیە لەگە بازارە
بنزینی ئێرە باشتر لە تیزارەکەی باشترە ئەرێ وەڵڵا لەو ماوانە فیت ئەگەر وە نەبێ بەخوا من دەستم توجاری تێ دەکەم نە 2 ساعت سڕێ دەگرم نە لە شوێنەشی دوورەوە دێم بە 10,000 ئەزار دێم و دەچم ئەگەوانە بێ دەستم لە توجاری تێ دەکەم بەس بنزینەکەی باشترە باشەگەر لە تیزارەکەی تێکەی دەردەینی لە بۆت نەوەڵڵا کورەوە ئەوە دەرناینی نەخوازەوەکەی ئەوەڵە باش یعنی ئەنگۆ هەفتەی 3000 لە سڕانە ئەو دانەتان ئیشکردن دەڕوا ئارێوەڵە لەگەر فیت پمپی کوی واللهی ئەگەر لەو بنزینە بین باشترین باشترین ئارێ وەڵڵا ئەگەر وەڵڵی بنزینی بازاری تێکەی 3 ڕۆژی نابی بڕۆی فیتمە پر ڕادەوەستی ڕادەوەستیتن باشە ینی ئەنگۆ هەفتەی 3 ڕۆژ لە سڕی بنزینی بن و دانێک ئیشتان دەڕواتن ئەو چۆن دەردێنی لە بۆتان هێنجە دەربینی چ دەکەی دەرنینە چ دەکەی خۆی چار هەیە دەسەرات هەیە دەرەنجار وبار لەو سڕانە دەبتە شەڕی شەڕەکە لەسەر چییە وەڵا شەرەکە لەسەر سڕە بڕێ پیا هەیە دیە سرە بڕێ دەکاوت ئەوەیە هیچکەنی ئەوەیە ئارێوە باشە وەکو شۆفێرەی تەکسی چی بکرێت باشە بۆ وەکو ئەو سڕێ نەمێنێ کوالیتی بنزینەکە باش کورە بابە هەمومان باش دەزانین سڕی بنزین ئەگە بنزینخانەکەمان لۆ زیاد بکەن ئەوە باشە بنزیخانەکان زیاد بکەن عادادەکان زیاد بکەن ئەوانە بە سڕەکە کەم دەبیتەوە ئەگە بنزینیشمان بدەنەوە باشتر بەس نامان دەنێ بەڵان هەر بەوەش ڕازینەوە لە 2 ساعتەوە بمان لە 2 ساعتەوە بۆمان بکەنە نیو ساعت هەر باشترە هیچ جاری وا هەبووە لە سڕەبی بگێ ناو بنزینخانە بڵێن بنزینەما ئەرێ وەڵا وڵی چم نەکرێت دێمدا ڕۆیشتیمە ئارە وڵای دوو جارۆم لێ هاتیە دوو جار ئەرێ وڵای تاخیر هاتم مەقسەد سیرەکە ئێستا دەوری 11 و ئەوانە بێ احتمالە 11 نیو بە دواوە بێ بەرد ناکەوم سۆگرە چیت کرد ئەو ڕۆژە لە تیزارەکەی تێت کرد ئەرێ وەڵام مەجبورمە لە شێتێک یعنی زەرەر ئەرێوە لەوەتی مۆتەی دەفرۆشم زۆر باشترم ساق تەکسیمە 7 سارە ساق تەکسیمە ساحب 1 دیناری نیمە سڕێ بەنزینی بگرم بە شەو ئیشکەم 7 سارە نەنووسیمە بە شەو ئێستا کە لەوەتی مۆتەی دەفرۆشم وەسم زۆر باشترە ئەلحەمدولە لەو خوای بە زیادوی ئەوها ساق تەکسی بیوازتینا 7 سارە تەکسی داژۆم وەزمینە ئێستاکەوی شەی دەکەم زۆر باشترە وەزم ئەلحەمدولە مرتاحم ڕۆژە هەفتە چەندە بیوازتینا 6 مانگ لوازتینا بنزین ئارێ وەڵا ئارێ وەڵا وازم لێ نییە ینی ئەو سڕەیەکە ئەو سڕە دوور و درێژە ڕۆژێک 2 3 بنزینی بکڕین ئاوی بکڕین غازی بکڕین هەموو شتە گۆشتێکی لات هەموو بیتە سڕا دەبیەوە نابی با قوربانی حکوومەتی ڕۆژێک شتێکی باش ناکە ئێوەمان تۆڕە شتەر بە بەنزینیش دەکەن قەیدی ناکە یەک دەبەی تێ دەکەمە تا هێوارێ یەک دەبە سڕەش ناگری بازاریش دەکەم سڕی بگرم نەگرم لەتری بازاری دەکڕم قابلێت چیە گازە بازاریە بەنزینە بازاریە بەس الحەمدولە لۆم دەردەنی ڕۆژە 5,000 مەیە بەخوا 5,000 نیە لێرە لە وچی تەکسی ئیش تەکسی دەکرد چەند بوو دەفتەرە کوشە وەرەقەم پێدا بوو زەرم بوو زۆریشم زەرەر بوو الحەمدولە الحەمد مرتاحم کە تەکسیت هەبوو ڕۆژە چەند ئیش دەکرد 50,000 نیو بە نیوەیە 5,000 دۆ دەما ئێستا 75 ئیش دەکەی چەند لۆ دەمێنێتەوە 56 ئەو هالا ئارێ بەخوای بەس ئەدی کۆ وازت لە تەکسینەینە هەر دێەوە تەنیش تەکسیەکان کاسبەکەی خۆت دەکەی دێمەوە تەنیش تەکسیەکان ئەس دەزانم ئەوە هەتا سعات یەکە و سڕە هەیە هەتا یەکە و سڕە هەیە قوڕیان بەسەری بووە فەقیرانە هەمووی برژانە بەخوای ئەم مۆتەی دەدەمە تەکسی بە 500 لە خصوصی بازاریان دەمێ بازاریان دەدەمێ لەبەرەوەی بەخۆت ساق تەکسی بمەعاناتی تەکسی ئەمە لە داکو بابدە ئەرێ وەڵا ینی مۆتەکەت بۆ ساقی تەکسی 500 دینارە لە بۆ ئەوەی کە سیارە تایبەتی هەزارشیان لۆ تێ دەکەم هەموو تعدا دەکەم زیادیان دەمێ بە 250 لیان دەمێن دەرێ بازارمان نییە پارەمان نییە ئیشمان نییە بەخوایە با بچم زان چەند کەسەیە بم بە 250 لیان دەمێ ئەوە چارەسەر چیە لە بۆ ئەو سڕێ نەمێنی وەڵا چارەسەر چیە با بەنزین لە ئێران بێت چا دەبی ساحب بەنزینخانەکان گرتیتیانەوە ئارە وەڵا کوالیتەکەی کووە کوالێتەکەی ئەو سفرە مانجە جارێک دەبچی فیتمەوەشی کوڕیدانی فیتمە کێشەی فیتمان بۆ بزانم بەس وڵاتی ئێمە هەیە توجارە دوای لێ کردی با حکوومەت تاقیکردنەوەی لەسەر بکات چا دەبیتن لۆ فیتمەم هەیە بە $100 فیتمەم هەیە بە 15,000 ئێکوالەتی نزمەبانەینن لۆ دەینن هەرچی دێ ڕەوان دەکەن هەموو شتە تاقیکردنەوەی کە جەنابەت باسی دەکەی بۆ ناکرێت چێ بکە چێ بکە وەنیە برا گەورن لەکەینەوە مامەجان لەکەینەوە لە سڕی والله أري لكني
او طبعا والله مستمر شي ساعات مقراء ساعات مرة وصايمه لما ناو ماركان زاد كون يعني لنا مارەکانی جا دەکەون لە سڕی بۆ تا ئێستا تایرە هەروادێنی انتزاعی ڕحمی خۆی دەکەینەتە بۆ گەرمان ڕحمی خوای دەکەی چەند ساعت کە بەبەر دەکەوی والله خوا دەزانی زاروێ باش دەڕۆ زای شوێ ناڕواوە کوالیتەکەی کووە مەمنون کوالیتەکەی کووە ئەو بنزینە بەخوای خراپ نییە بەزینەکە باشە بەس ئەو سڕە ئەمەی کوشتیا ئەری والله ئەو سڕە ئیشمان پێ ناکرێت دانێک دانیێوارە ئیش نامی ئەم تااقەتم دێ بسمەوە ماری پارتمەوە ینی بنزینەکەی تێدەکەی و دواتیۆ مارە ناز پارتی دەسمەوە شێشەم نییە ئەدێک بە ئەلعام وەختی ئیشەیە ئەلعاتە سمەینا ئەو وەختە ئیشێ پاش سعات 11 و ئیش نامینی باشە ئەدی لەگەر فیتمان بۆزعت کووە والله فیتپەم دەسووتێک بە گەرمایە گەرمە باشە با سڕەکەت بە پاش نەکەویتن فیتمان بەکە دەسووتێ باشە ئەوە چۆن لە بۆتان دەردەینیتن دەردەینیەوە زەمامەجان چ بکەین کاکە دەسەرات دەسەڵاتان نییە مامەجان سلااو تێبێت تۆ کاتت باش لەکەین و لە سڕی والله تقريبا 27 دقيقة إلى سري مامن بري هەفتەی چەند ڕۆژ لێ و سڕی والله يا حفتها يا أما خوي روجكنا روجكا سێ ڕۆژ دەکە هەفتەی حفتي سي روج بري ینی هەفتەی سێ ڕۆژ ئەنگۆ دانەکتان لە سڕەیە بري دانك ما للسرية بري چەندی کە بە بس ساعات تكوني بس ساعات تكون سي بين دقيقة برمان دكي بري باشە ئەو سڕێ هەتا چێن دەرێستاوە زۆر هاو سري زور سورايتو تو ريك أوي ري كركوشي قديم وسورايتو كن ناو قرأت جيان تاوين دريا یعنی سامە لە سڕی کەرکوچین سڕەکە چتۆ ناوگەڕێت بري أو ساتو بستيا ليلة تا آخري رويا ري كركوشي قديم لا ري كركوشي قديم تو ناو قرأت جيان باشە کوالیتی بنزینەکە باشە باشتر لبنزين كباشتر حتى حدد شيء هەرکە دەگاتە ناو هاوین ئەمە چێشەی فیت پمپمان دەبی لە وڵاتی ئێمە ڕۆژانە سیارە دەسووتێتون و ها فیت پمپەکە واوە لە هیچ وڵاتی چکە چێشتی فیت پمپەیە بەخوای دەزانیت كواليتي بنزينەکەی دەرەجەیەک نییە نەکوالیتی بنزينەکەی دەرەجەیەکە نەفیت مەمەکان دەرەجەیەکە هیچی وەڵعاسری هیچی ئیمە هیچ نییە بێ لە سڕەکەی کە بنزینی حکومی ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە بازار یاسایی بنزین سعری بەرز دەبێتەوە گران دەبێت بەێ ئێستا بنزین بڕۆ بنزین تێکە نۆرمال بە 1000 دیناریە بە 1050 بە 1100 ئەوەی دی نۆرم ئەوەکەت کە مەحەسەنەکە بە 1000 یکاکە لۆمە دەرنانی ئەمە نەفەری بەچەندی ئەگرین وانە لەبەر ئەو بەزینی تێ دەکەین تا لۆمان دەربینی ئیشەکەی پێ بکەین بژێ ژیانمە پێ بڕی سعری هەروەکو خۆیتی هەر وەکو خۆی خەرکە ئەو قناعاتی لە دروست نەبووە پارە مازیات دەبرێ بنزین دەرم چ علاقەتم هەیە خەرکەش ناق نییە لەوانەیە پارەی نەبیتن بەرێ خەرکەش ناق نییە باشە ئەو وەزعاتاتەکەینەوە بەردەوام دەبیت چ بکرێ باش وڵای چ بکەین وڵای ئەمە داوا لە حکومەت دەکەین پێشتر ئەمە سێ بەنزیخانیان لێکم کردنەوە تەکسی یعنی ئەگە ئەو چ بەنزیخانە بوو باشتر بوو ئێستا سێ بەنزیخانە ئێستا چارە ئێستا چارە ئاچارە باشە چار بەنزیخانە بەشی هەموو تەکسی دەکات ناوەڵڵە ناوەڵە بەش ناکە ئەگە بەشی بکرد هەموو عالەمە سڕی نەدەگرت دوایش داوا کارشکەمان لە حکومەتی هەرێمی بەڕێسەیە بەنزیخانەکەمان لۆ زیاد بکە و وەختەکەشی زیاد بکە ئەمە تا ساعات 12 و چارێک بەنزیخان دەوچە دەکات بکاتە چەند پێران ناکەین بەحەڵق ما بکاتە عەسر بۆ قدیم زمانی قدیم ئەمە بەنزینمان تێ دەکرد یەک سعری فەرقی بوو بەنزین بە 500 دیناری بوومە ئەوە یەک دووش وەختەکەش تا هێوارێ بوو ئێستا یعنی معقول نییە تا ساعات 12 نیورانێ بنزین تەوزیا دەکەن 609 تا ساعت 12 بەێ بە 609 تا ساعات 12 نی و تا خلاص دەبی یعنی گۆ دانێ ساڕ ئیشکردن تا ڕۆژ بەێ طبعا ئەمە دەبێت هەر چاومان لەوەی بی لە سڕی بنزینی بین باشە سەرەدایە وەزعیکە و سڕێی دەگری و سبەینان دەبی و زوبێ ئەدی ئیش کووە بەخوا ئیشەکەش وان نییە ناوەڵی شەکەوانی وچ پێشتری خەرکەکە نەحەق نییە خەرکە پارەی نییە بەچ بێتن سواری تەکسی بیتن هەموو زیاتر احتیمال لەسەر پاسی دەکاتن لەکەمە سوار نابێت سواری تەکسیبی پارەی پێ نەبی کو ئەیتەمان ئارێ وەڵا نەفەرمە بووە لەگەرە من سوار بە پارەی پێ نەبووە گوت پارەم پێ نەگوت پارەت پێ سەر چاوم یاخۆ بەخێر بێت تاکیدیش پارەی پێ نەبووە تاکید پارەی پێ نەبوو فەقیری چ بکە وچ پارەی پێ نەبیست دەکا یان دەبین دەرێ کاکە هەتا فرانجێمە بە وەڵا پارەم پێ نییە كنت سوال مادام بەڕاستی قسەی بکە بەس ئەو کەسێک کە بەس ئەندەزان پارەی پێ و یان دەوێت لەگەرە من سواربی هەری ناگرمەوە مامەجان کۆی سەحەتکە ئەوە کەناڵی دیمەنە دەمانوێت بزانین کێشە و معاناتەکانی گۆچیە لێرە وڵای کێشە معاناتەکانیمەوە دەبینەنگۆ بە کامرەی دەبین تەسویرکەن هەمووی بینن تەوا پێش دەکەم قسەی بکەم پێش ناکە وا سڕەکە دیارە وا خەرکە دیارە بەو گەرمایەتی نەچ بکەین ئەمە ڕۆژی دەبێت دانێک بینێ سڕێ بەخوا هەفتەی چەند ڕۆژە و سڕێی دەگری سێ ڕۆژە ئەگەر سڕێی نەگری لەو ئەو بنزیخانە حکومیتێنەکەی لە بۆ دەرناینە ناوەڵا دەرنانی بەس بەنزینەکەی تێ دەکەین هەر لە بەنزخانە نانێ دەرێ فیتبەم مادەستێ فیتبەم بڕۆ بە 40,000 بەستا وەستای بینە
والله جارە بە سارم لە زادەی بەجێشتە شێ بە تەکسی چوومەمارە بەخوای سارم بەجێشتە سبێنێ هاتیمەوە فیت بەم شتمینە ئەو زیشم پێکردە فیت پەم بکات لەبەرەوەی فیت پەم سوتا سیارەت بەجێشت مەجبورم بەجی بێرم بەو شێوە کەس دێ باشە ئەو فیت پەمپە نوێی کە دادنێ یعنی زمانی چەندی لەگەرە زمانی هەیە زمان نییە لە عێراق زەمان تێت و لە کوردستان زەمان تێ کە زمانی هەیە کە زمانی برام ئەتۆرە بڕۆ عبو دەرمان دەکری زمان نییە ئەتو بەتەمای بە بنزینی زەمان تەبی زمان نییە ناوەڵە زەمان لەی جێش ئەو بێ زمانی هەتاکەی بەردەوام دەبێت والله هەجە خوای گەورە ئیشالله خوا ڕەحمان پێ دەکەم ئەرە والله هەفتەی چەند ڕۆژ سڕی دەگری هەفتەی سێ ڕۆژ سێ ڕۆژ سڕی دەگری زبانیش نازانین تاکەیان زۆتە چ ڕۆژێک تاکە ڕۆژێک جۆتە ڕۆژێک تاکە و جۆتە چارەسەری هەندێک لە کێشەکانتانی نەکرد واللهی کەم کەمە نیوەش برێت چێ یعنی ئێستا باقی قسەی بکەین نیوەی بەنزیخانەکان هەتا سعات 12 دەدەن پاش 12 نادەن لۆ چێن لۆ نادەن دەبا حکومت برێکاکە وەرە ئەو بەنزخانانە بدە هەتا ئاخری قەترێ لۆ نادە دەدزی دێتەوە حستەکەی دێتەوە لۆ دێتەوە ئەوەی بەگران بدە ینی دێلیتەوە لە بازاری تیزاری دەفرۆش هەر ئەو بەنزینەی مەیە بە پارەی بازار دەداتە خەرچی بازاری دەداتەوە وڵا بە هزار دە بە چەند دەدا کەیف خۆیتی کەس مەعاسەبی ناکە ئارە وڵا باشە قەت داواتان کردیە ئەو کێشەیە بگا پێش دەکەم داوا بکەم بەستە تو نبینی سڕەکە دیارە بەڵام ئەو بەنزین باشە ئەو سڕەکە دیارە ئەو بەنزینە کە دەبینی تۆ لە سعات 12 تەوزیعی ناکەن لە بازار دەیفرۆشنەوە دەدزن ئارە وەڵاهی دەدزن هەر هەمووی دەدزن خەتای بەنزخانەکانشە بە زۆری ئەویان لێکرد ئەو هەزمانی خستە ئەگە بەنزخانە تەوزیع بکە بەچێ دەفرۆشتەوە هەنی بەچێ لە بەچێ دەفرۆشی لە بەچی دەزی دەکات داواکاریتانەوەی وەختەکە درێژ بکرێتەوە بۆ نمونە تا سعات 4 و 5 بیتە با درێژ بکرێتەوەش چەند جارە کۆخت خۆی دەدرا هەتا سبەینێ دەدرا هەتا وەختی بەنزیم هەبووە دەدرا ئێستا هەرێ وەڵا باش ئەو سڕێکە تێدەکەی ئیشەکەی پێ دەکەی ئەوەندا بەنزینەکە زوو خلاص دەبی یعنی مەسن دەردەینی لە بۆت ناوەڵی بەست بکە مەجبوری مەجبوری ئەوڵا مەجبوری چاویم نیست ساق تەکسیوانە بەڵێ بەڵێ لەکەینەوە لە سڕی والله تقريبا نزیکەی نیو سعات دەبێم لە سڕێمە بەڵێ هەتا چەندی دیکە لەو سڕێی دەبی تقريبا جار هەیە سعاتك و نیوە 2 سعاتە ئەوها ڕادەوەستی بەڵێ هەفتەی چەند ڕۆژ ئەوە سڕێ والله ڕۆژێک سڕێ ئەوەیە و ڕۆژێک سڕێ تاکە ئەمە چۆ یعنی 2 ڕۆژ جارێک باشە تازە هەستم کرد دەنگەک لە نێوانتان دروست بوو ئەو دەنگە مەسەلەیەکی سیارێ ئێستا سیارە هەیە مەسەرەن چ دەکا ئەو سیارە سڕەکی دادەنێ پاشان جینێ دەرێ ئەمنەوە سڕەم لێرە سڕەچکە دەگریتەوە ئادیگۆ سڕەچکە بگریتەوە ئەو سڕێ بگری معنەیەوە تەسیلەوانێ دەکە و عالم هەموو ڕاوەستە ئەمن ئێستم چاوم عملیات کردیا وا ڕاوەستەمە تەسیش لە چاوم دەکا يعني زحمته يعني دبي يعني تاريخ بكنوا يعني نابي وهذا التاكسي چێ چارەکەی بکات تاكو ما ساري بكا باشە بەڵام کێشەکە لە ناو خۆتان ڕوویدا ئێستا حالیە ما تشيش رونادا سوكا مو سايق كان نيه هموي لە ناو خۆتان ئەگەر هاوکاری یەک نەبن ئەی چی هاوکارین گۆ بکات اما هاوكاري همو سايق همو سايق تاكسي يعني استه مثلا سايق تاكسي ليره تسيلات فيت ما خير راوستا اغا ما ليبو كا فيت ما راوس للصري راوستا بما نقول كاكا تو سريتو اما نافوتيني سرقيتو لبيش اما کەسی وا هەیە بێ سڕنگۆ مەسەرەن حەقینگۆ بخواتن ئەنگۆ لە سبینەوە لێرەنە لە یەک ڕابێتە ناو سڕەکەی ناتواني والله وام جێ لێوات لە مەسفایەکانی ئێرە دەستە لۆلای حکومەتی عراق بارزانتر دەڕواتن یعنی هی خۆمانە لۆ عێراق دەچی و عێراق لۆمەی دەنێریتەوە بەرێ ئەمن 5 ڕۆژ پاش نێورۆزێ ئەمن تویمە لە مووسێتێم کردێ بە 450 دیناری 28 لیترم تێکردێ بە 12500 دیناری یارمەتیاندام جێشی عراقی بەرێ ئەدی ئەوانەی خۆمان یارمەتی ساکان نادەن وەڵاوان یارمەتیمان بەس ئەوان خەلەلیان نییە ئەوە دەبیان بەنزیخانەی زیادکەنیان هەرزانکەن لە بۆمان لە زادەی وەبی لە زادەیەوەی پێشتر تێ بکەین باشە پێشتر حەف بەنزیخانە بوو تایبەت بە تەکسیلۆ بوو بەچار وەڵای ئەوە لە وەزارەتی سامانە سروشتەکان بپرسە ئەمە نازانی ئەوان باشتر دەزان لەمە تەبعاً ئێستا سعات 12 و 5 دقە و 10 دقەت قەبات ویتر ئەمە بەرمان ناکەی بەڕاستی سبەی دەبی بێ سڕی ئەرەوە لە هەمان قەدە لە ئاخیردا دەمەوێت بزانم ئەنگۆ هەموو ڕۆژی ئەوە وەزعتانە والله هاي تيدي بكي ئەو هەیە والله هذا بينا على شان هو فسفور دان تو اخيره فسفۆرەکە چی فسفۆری دانایە كابرا ويس بنز خانه دي ئەوەی داد بەنزیخانەی دانایە یعنی لەو فسفۆڕی تاوا بەنزین تەوزع ناکرێت توزعنا كرتو تەوزیع ناکرێت لا لا ئێستا بای 25 زاری تێدەکەن بلي باشە ئەگەر سڕەت گرت و گەیشتە ناو دەرکەی بەنزیخانەی و بەنزین نەما دبي ببرين تو دەبی بڕۆی تناك قەرەبووی تو ناکرێتەوە سبەینە بێوە شوێنی خۆت ڕابوەستی سبنا تاك دبتو دەبتۆ تاک لە ڕۆژی پاشتر
ئەز لە ڕۆژ پاش دەبێ سڕێدان دیسان بگریەوە ئەگەر دیسان وەزعەت هەوارەت بەسەر بێتەوە هەر دیسان هەمان شت ئاساییە زۆر لە گۆڕێنی هەتا ئەو بەزینە بەشی چەندتان دەکات کل ئەگە بەشی دوو ڕۆژ سێ ڕۆژ مام هەبێ وەندە دەکات ئەگە بە تەواتی ئیش بکەن ئەوەندەیە بەزینەکە باشە کوالیتی باشە وڵی باش عیبینێ بەنزینەکە لەگەر فیت پمپی وەزعەت کووە بەخوای باشە باشە ئەگە بەزینی تیجاری تێکەی فیت پمپەکەت چی توش شێشە نابیتن کوربەرە توش دەبیتن باشە لەو ماوەیە ینی چەند فیت پمپت گۆڕیە وڵە مانگێک نابی قڵێکم گۆڕێ ینی ئەو قڵێک ئێستاش دادنای معڕەزەوی شتێک بچیت نێویش بگۆڕی احتمال ئەرێ وڵی ژاری بچ کەواتەوە ئیش دەکەن ئەنگۆ لە فیت پمپ و لە مەسرفیکە دەدەن پارێ بنزین و فیت پمپ و ئەوانە چۆن لە بۆتان دەردەینی لە ڕۆژی با 20 20 دەبی دەلە بە سیارەوی دەژە بۆ خۆمان بی ئەو دێ بەشتان دەکا کرە ناوە بەش ناکە بەس دەکەی بەس ئیشی تەکسی دەکەی جەنابەت بەخوای ناوە لە ئەوە چشمە بە شەریکە چم بەس یەک دو ساعتەوە دێمەوە بنزین تێ دەکەین ینی ئێستا لە بۆ بنزینی هاتیەوە ئەوڕۆ ئەرێ وەڵام ڕوخسەت مەگەی بە تۆ زێ هاتیمە باشە ئێستاوە ساعت چەندە ساعت چەند بەزیخانە قەپات دەبێت ئێستاوە حالیان 11:32 دقەیە ساعت قەپات دەبێت وڵا نام 12 نیوە بەبەرت دەکەوی ئەوڕۆ وڵای هەسڕەمان گرتیێ نازم بەبەرکەی بەبەر نەکەوی مەسەلەن بەبەرت نەکەوی دیسان دەبی بچیەوە شەریکەی و کێزنی شت وەرگرتێ لە بۆ بنزینی ئەرێ وڵا باشە کوالیتی بنزینەکەی باشە وڵای وازم عیبینێ بنزینە دەرەجەیەکە وڵا عیبینە لە چاو یعنی توجارەکان ئێستا تێ دەکەن بنزخانەکان ئەرێ وڵا دەتوە گەوەرە پێشە بەس وەرە قسەم لە بۆ بکە ئەتو جێ بدە لە پاش ئەو لەو هەزاریە باشترە ئەو 690 لەو هەزاریە باشترە ئێلو ئەو بە هەزاریەوە بە 690 والله نازانم لۆ بە 690 لۆ بە هەزاری هەیە لۆ بە 690 بنزین نییە نازانم تێ ناگەم منیش ینی هەزاریەکە لەو 690 خراپترە بەڵێ زۆریش ئێکو بە هەزاریە ئەو والله نازانم زۆ دەتوانین لە حکوومەت بپرسیە من توزانم لە سامانە سروشتەکان بەڵام بەنزیخانەکان تیجارینە والله ئەزە برێم سێستا بەڕاستی ئێستا من نوێنەری ئەوە نیمە سامانە سروشتەکان سەر بخۆ بزە وەکو شۆفێرەی تەکسی ئەو بەشە بنزینەی کەوەری دەگری بەشی چەند ڕۆژت دەکات وڵە بەشەکە ئیشێ بکەی بەش ڕۆژەکەت دەکە ڕۆژێش ناکە ڕۆژی پاشی سزەکەی لەبەری ڕۆژێک ناڕۆژێک بەزی شکری خوای بکەیت چاوەڕێکێتە لۆ دووزبەی ینی ئیش ناکە هەتا دووزبەی دێتەوە هەیە ئیش دەکە ئیوا هەیە تێ دەکە و ئارێ وڵە ئیوا هەیە لە درێتی دەکات دەی چ بکات کابرا دەبی لە مارێدانیشی دەکرد لە مارێدانیشی لەگەر فیت پمپی کوی والله من بەڕاستی وەکو بنزین باشتی دەکەم ئەگە بە 1100 ناریش بتێ دەکەم لەبەرەوەی نەک بچم خراپەکەی دەکەم چۆن بۆ دەردەینیتر وڵە چی دەکەی کری زیاتر لە سەر نشینەکان وەردەگری لەوانەکە سوار ناوەڵە کابرا نادە کابرا دەرێ بچ بکەم دەرێ بنزین گرامە من چ بکەم گوناحی نییە سوار نابێ ئەتون هەری ناگری کەس کەس هەری دەگری هەرەوەندەیە ینی سعری بنزین ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبی بەڵام هاوڵاتیش هەر ئەو پارەی دەدا کە پێشتر دەیدا لۆ دەرێ بە 690 بنزین نیە لۆ بە هەزارەکە بڕۆم بنزیخانەشی ئەم لۆ مەبەستی ناگەم لۆ بە 690 کەمە لۆ بە هەزارەکە لە هەموو بنزیخانەکان هەیە نازم ئەدی هەزار لە چی دی بنزین هەزارێکە لە چی دی نازانم ئەم تێ ناگەم بە هەزارێکە بڕۆ لە هەموو بنزیخانەچیە بەس بە 690 وڵا دەرێ کەمە عیسێ کەمە لۆی شش چەند بنزیخانەیە چار بنزیخانەی تەکسیە پێشتر هەشتێک وەرێ وڵا لۆ کەم کرد خەڵک ئیسفادە لێ دەکڕا کەمیان کردەوە ئەرێ بەخوای بەشە بنزینەکە هەردی بەڵام چ لەو بەشە بنزینە دەکرێتن والله ئەمن بە هیچ خۆمڕان ناگەم نازم سامانە شوێکەکە تلی دەکات تلی ناکە هەر بنزیخانەوە بزانم 36 لتری دەدرێتی یەک تڕ لێ دەدرێتی ئەدیم باش ئێستاوە ماوەکی زۆر کەممە تاوەکو بنزیخانەت دابخرێت ئەگە بەبەرتان نەکە چی دەکەن والله دی بچوو ماڵە هەر ئەوەی چی دەکەی کابرا دەری نمایدە عیسێ ئەوەن دەیوتەوە مادی بوون و سڕەگرتنی ئەوڕۆتان دەڕوە ئارێ وڵە دەڕوە هەر ئەوەندەیە باشە ناتوان زووتر وەرە زووتر بێ دەبی 3 ساعت لەسەر ڕاوستی باشە قەت دەبتە کێشە لە سڕەی بەخوای ئەوەندەی من ڕاستە من ئاڵ نەبییتی کابرا ئەدی چ بکە خۆشەڕێ ناکە لەگە بنزیخانەی هیچ درێ من حەمە لەمە چ بکەم ئەوژی چی بەدەست نیە ئەیش ڕۆژێک تڕێ لێ لودی خۆقابی لە ڕۆژێ دوو تڕێ لێ نایە دەست بێتەوە تۆزەکە هەرکە تەواوی پێتان دەڵێت تەواو هەروندێ ئەزە چلی دەکە چلی ناکە ئەوی نازانم باشە ناتوانن لە نێوانی خۆتان هاوکاری یەک بکەن ئەوەی کە دەچێتە بەردەمی بنزیخانە و بنزین نامێنێت و بنزیخانە دادەخرێ لە ڕۆژی دواتر بێتەوە هەمان شوێنی خۆی کابرا لە خۆی دێ ئەو ڕۆ پڕکە تملەتی بەم نەسیتا سیارە وەرە تو پڕکە وشتیوالە نییە نەخێرنی نەکابرا کابراەوەی لە پێش پێشەوەیە عسرەکەی ڕدەگری لۆ سبینی عسرەکەی ڕدەگری وەکو شۆفێرکی تەکسی بە کورتی پێم برێ داواکاری چییە چ بکرێ باشە والله داواکاری چی ینی هەزار داواکاری بکە هیچ بەیسفادی چی ینی دەبابێت هەزارویەکە و داواکاری کەش بکە بزانم ینی نییە نەخێت نی نازانانی لۆ باشم تێ ناگەم لۆ بەغدای دەردەینی بە 450 لۆ مەدەرنانی لۆ مەدەرنای نازانم بەغدا عەفدە محافەزەیە بە 450 دەردەینی
بەس لۆمە دوو محافظەی دەرناوی بنزین بەغدا 15 عێراق 15 محافظەیە ئەمەش ئەوە سێ هەڵەبجەش 4 بووتە 19 یعنی ئەوان کاکە دە محافظە دە محافظە لەگە بەس بەغدا هەندی کوردستانە 10 ملیۆنە چەندە لێ بە 450 بەبێ شێشەدا بەس بەغدا ها و بەس بێ لە بەسڕا و نەجەف و کەربەلا و مووسڵ و هەم نازانم مشکلە نازم هەر بەوەندەی جیم لێ دێن هە بنزین کارە دەستە گوێڕی دەستە مووسری نازم ئەم تێناگەم هەر بەنزینی خۆمانە ئەم جێم لێ بۆ نازم خۆ منی شارەزای لەسەنە ئەمنی جێم لێ بووە لە مەسفای کارد تەصفیە دەکرێت دەچێتە ئەو محافظانی عێراق و ئەوان بە 450 دەردینی لۆمە دەرنێنی ئەو خەمەکە لێرێ نازانین ینی زۆر سەیرە تاو بە ڕێزی حیات چۆنی ئەحواڵتکە کوی وەزعت کوە سەحەت کوە ئەتو شاتیە سڕی بەنزینی ئەمن داواکارێکمە ئێستا مەسن ئەوڕۆ جۆتەوە نییە سڕێمێ باشە لە بۆ چ بای 25,000 دە با فولکەی خۆ خصوصی ئێستا بای 25,000 ڕۆژ نایە بەس خۆ ئەمە ڕناگرین لە ماڵی ئەمە ئیش تەکسی پێ دەکەین باە ئەو 25,000 بەشمان ناکات بەشی ئەو دوو ڕۆژەی ناکات چ دەکەین کاکە ئێستا سایق تەکسی بابێ فولکە لۆ بای 25 خۆ قابلە مە ناچین بفرۆشتنەوە خێر ئیش پێ دەکەین بەشت ناکە ئەو 25,000 دەکات 36 لتر 36 لتر نیو بە 36 لتر نیو دوو ڕۆژان يعني يجيب سيزت شازة حفظة لتبتبريتو بش ناكا قينا كاكا ما بس رقرتنا كي رازينا بتاكل زوتا كي رازينا بس با فول كالا بوت مثلا بريكاكا باي بيس بنزينا باي سي بنزي فول كا سعركت بنزالة تري دقري باي سي بنزي زا فول دبي بش طبعا دلين لبرو يكردو معنا با 25,000 تاكو بشي همو بكات اي با رجي بنزينا كزياتر بكا با رجي بنزينا كزياتر كا بشي همو يدكا يعني تي يعني اتو اون بنزيني دابين كري دتاني هندش كش دابين اسامه باي 25,000 دەکەم ئیش پێ بکەم بەشی ئەوڕۆ ئیش پێ دەکەم سبینێ باي ئەو بە 1050 دینارە ێ باشە ئەو جە غازی شەو بنزینە دەبتە غاز و نەفەریش ئیش هەر 3,000 خواخواتە نەفرێک دەست لێ ڕاگری يعني ئەو بنزینە حکومیەش کوالیتی باش نییە باش نییە غاز زوو خلاص دەبی یەکسە ئێستا عنی ڕاست 10,000 دەدوانزە بەس ئەو بنزینە زوو خلاص دەبی کوالێتەکەشی باش نییە باشە بنزینەکە باش نییە سڕەکە وایە لە بازاڕی بنزین گرانە شۆفێری تەکسی بە تایبەت تەکسیەکان چی بکەن وەکو چاق تەکسیەک یعنی ستەکە نەگەر ئێستا بە بنزینتان بەبەرنەکەی چ بکەین ئەوە ئێستا من ئەوە فەرم و فسفۆری دانایە لە 6 تەکسی پاشە من ئەوانی دی هیچی بەبەریان ناکەی ئێ گوناحە کابرا بەو گەرمای لە سڕی بنزینی ڕاوسە ئەوڕۆ جۆتە سڕی ویشە کە ئەوڕۆ دەستە بن سڕی ینی زۆر ناخۆش ئەتو سەعاتونی وەک سڕی دەگری دەچێ بن بنزیخانەکەی کاکە بنزینەمە ئێ باشە سڕی منە جۆتم ئەوڕۆ هیچ عیلاجش تدانێ سبینش دەبتەوە تاک نادەنە من یعنی دوو سبد یعنی ئەو دوو ڕۆژە ئەتو نازانین چ بکەی ینی بنزینیش یعنی ئێستا خصوصی عیلاجە چتەیە کاکە سیاری نابەمە دەرەوە نیە بە تەنەفەرات هات سوی دەکەم یان بە تەکسی هات سوی دەکەم یان ڕۆژ ناڕۆژنێک سڕی دەگری لەوانێ 25 زایتی دەکات لەوانێ بەشی سێ چار ڕۆژکە بەس تەکسی ئەتو واریداتەکە بەس دەسەر تەکسیە ئیشەکەمان بەس دەستە ئێستا من نەمەعاشەکەم نە مۆزەفی حکوم نەش لە شەریکەشکە ئیشە دەکەم بەس ئیشەکەی من تەکسیە یعنی ئەمە بەبەرت نەکەوی دەبی بڕۆی ئێستا بەبەرم نەکەت نازانم ئەدی چ بکەم بە 1050 دیناری تێ بکەم پێم غەدرە ئیش تەکسی پێ بکەم بەڕاستی بە 1050 دیناری ئێستا کابرا دەرێ بمە بازارێ لێرە ڕا بە 3,000 بە 4,000 ێ باشە چەند لتر بنزینی سەر باشە ئەو شۆفێرانی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد بەشێکی زۆریان وتیان سەرڕایەوەی کە لە دەرەوە بە 1,100 و 1,050 دینارە بەڵام لەو بنزینێک ئێستا بە 690 وەردەگرین زۆر خراپترە کەتی سعرەکەی زۆر گرانترە هۆکاری ئەمە چییە؟ نازانم ڕقابە دەبێ بە حکومە بەسەردا بەخۆی دائیمە ئەگە شتێک زۆر گران بۆ ئەو جە دائیمەن ئەوەی تێدەکەی خلافی تێدەکەی با حکومە بەسەر بنزینخانە ئێستا هەندێک بنزینخانە هەیە مەسەڵەن کە دیارە خەڵک دەچی لێت معروفم بڕێک بنزینی باشیت تو ناچاری توزانی ئەو بنزینە باشە خراپە ناچاری کە تو سیارەت بنزینی تێدانما دەبی بچی تێ بکەی بە 1,100 بی باشبی خراپبی ئێستا ئەمە کاکە من بەو سڕەگرتنەی رازینە چ دەکەی هیچ عیلاج نییە باشە بەست کە دەچی با لە بۆت فولکەن لەو بای 25,000 بەشکەم بەشی ئەو دوو ڕۆژەمان بکە ئیش پێ بکەین لەسەر داواکاری چەند شۆفێرێکی بەڕێزی تەکسی پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەمان تایبەت کرد بە بنزین و بە کوالەتی بنزین و بە کێشەکانی شۆفێرانی تەکسی ئێستا ئێمە لە بەیانیەوە لە ڕیزی بنزین ڕاوەستاوین لەگەڵ شۆفێرە بەڕێزەکانی تەکسی هەمووان گلەیان هەیە گلەیان لەوەی هەیە دەڵێن سڕەکە زۆر دوور و درێژە جاری وایە دەگەینە ناو دەرچی بنزیخانە بەڵام بنزینمان بەبەر ناکەوێت ئەو بەشەی کە دەماندنێ زۆر کەمە بەشمان ناکات سەرڕای ئەوەش بەدەستی فیتپەمپەوە چەندەها کێشەمان هەیە ئێستا دەبینین ئەو فسفۆرێکە لەسەر ئەو تەکسێت دانراوە ئەمە کۆتا کەسەکە بنزین وەردەگرێت بەڵام سڕەکەت زۆر لەوە درێژترە خەڵکێکی زۆر لە بەیانیەوە چاوەڕە دەکات تاوەکو بنزینی بەبەر بکەوێت بەڵام فسفۆرەکە کۆتایی بە سڕەکە هێنا و ئەوانەی کە لە پشتەوەن ماندیبوونی ئەو ڕۆیان بە خەسار ڕۆیشت و
ئیدی بنزین وەرناگرن لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە قسەمان کرد لەسەر بابەتی بنزین و کوالیتی بنزین و کێشەی شۆفێرەکانی تەکسی تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن ئەمنە زوەری ئیبراهیمم خواتان لەگەڵ